هاوڕێ واتە هاوتای ڕێگای ژیان، واتە وەک تۆ لەو ڕێگایە، واتە وەک تۆ لە ژیان چۆن خۆی دەوێت ئەو هاتۆشی دەوێت، واتە خۆشی تۆ خۆشی ئەویشە، دڵتەنجی تۆ دڵتەنجی ئەویشە، دڵخۆشە بە سەرکەوتنەکانت، هەموو کات تۆی لە خەیاڵە، هەمیشە لێت دەپرسێت و دڵسۆزە بۆت، هەموو شتێکی تۆ بۆ ئەو هاوڕێ گرنگە، بۆیە لە هەڵبژاردننی هاوڕێ ورد بە هەموو کەس مەڵێ هاوڕێ، بەڵکو لەوانەیە هەندێکیان بناسیت بەڵام شارەزایان نیت. لەبەر ئەوەشە خوای تبارك وتعالى فەرمێ لە قیامەتە الأخلاء بعضهم لبعض عدو إلا المتقين، هاوڕێیان دژمنداری یەکتری دەکەن لەسەر هەرزوو کەوتی دنیاییان، تەنها تەقواداران نەبن. خوای گەورە تەقوادارانمان حساب بکە لە دنیا و لە قیامەت. رب أخ لك لم تلده أمك، بەخواتان نسپێرم.